ئەویش کۆڕێکی ناساندن و بڵاوکردنەوە بۆ کتێبی دیوارەکانی نووسەر یوسف خەلیل سازەکرێت و ئەمڕۆ میوانی کورسات مەگەزین کاک یوسف خەلیل لەبێ کە بەڕێزیان نووسەر و ڕۆژنامەنووسن و باسێک لە ئەم کتێباکەن کتێبی دیوارەکان با بزانین ئەم کتێبە باس لە چیەکە. کاک یوسف بەخێربێ بۆ سودی کورسات مەگەزین و خۆشحاڵ بووین کە لەگەڵمانە. دەستان خۆش بێ، سپاس بۆ ئەم کاتتا بۆ من ڕەخسان شانی ڕێز و خۆشەویستین بۆ من. زۆر سپاس بۆ تۆش. کەواتە با ڕاستەوخۆ باسێک لە کتێبەکان بکەین. ئەم کتێبەکە تاوە پێستانەوە کردوەوە وابزانم هەدیە بۆ خۆمان وایە ئەمە هەدیە بۆ کتێبخانەی کورسات. کەواتە پێمان بڵێ کتێبی دیوارەکان ناوەڕۆکەکەی باس لە چیەکات؟ دیوارەکان کۆبەرهەمی پێنووسێکە مێژۆکەی دەگەڕێتەوە بە 25 ساڵ لەمەوە پێش. یعنی ئەتوانین بڵێن 25 ساڵە تۆ سەرقاڵی نووسینی ئەم کتێبەی؟ نه، ئەمە یاخود تەنها مێژوەکەی گەڕێتەوە؟ ئەمە مێژووی هەموویەهی بێگومان ئەرشیفی ڕۆژانێکە کە خوێندنەوە نووسین سەنگی هەبوو. کۆبەرهەمەکەم کۆم کرۆتۆ لە دوو بەشە، بەشێکیان کۆی ژانرە ئەدەبیەکانە کۆکراوەتەوە، لە بەشی دووهەمیشە کۆی ژانرە ڕۆژنامە نووسیەکانە. هەموو شێوازەکانم تاقی کرۆتۆ لە ژیانی ڕۆژانی خۆما و لە بەشی دووهەما جام کرۆتەوە. زۆر باشە. بێگومان نووسینی کتێبێکی لەم شێوەیە کاتێکی زۆری ئەوێت و ئەبێ پش و درێژ بێت. بێگومان چەندی پێویست بوو ئەوەی کە تۆ ئەم دوو کتێبە بنووسیت و بڵاوی بکەیتەوە؟ وەکو باسم کرد ڕابردۆکەی دوور و درێژە. لەسەر پێشنیاری چەند بەڕێزێک یانویت بەش جیای کارەوە بابەشەکان سەربەخۆ بێ. بەس من وتم ئەمرێ لەم ڕۆژگاریا چونکە ئەوە وەسیلەی ڕاگەیاندن و سۆشیال میدیا زۆرە کەم ئەمرێ با ئیشێکی گەورە بێ و بمێنێتەوە. ئەوە بیرکردنەوەی خۆم بۆ شازە هیلمان کرد کە گەشتینەوە قەناعەتەی دیوارەکان بەم شازە بچێتە بەردەستی خوێنەری عەزیزی. ناوی دیوارەکانتان هەڵبژارد بۆ ناوی کتێبەکە، بۆچی دیوارەکان؟ دیوارەکان سەرچاوەیەکەن بۆ پاراستنی هەمومان، هەم لە ڕووی سەرما گەرما، هەم لە ڕووی پاراستنی خۆمان. ئێمە لە چوارچووی دیوارژین، لە چوارچووی دیوارە کۆبینەوە فەڵام فەرامۆشمان کردووە. ئەمە لەو ڕوانگەی لە ڕانگەی تریشۆ هەم دیوارەکانە هەمانەیە دەواازەیە بدۆزینەوە ئەو دیوارەکان ببینین، واتە ڕێگە خۆشکەرە کە من و تۆ هەموو کەسەکانیتە هاان بات بۆی بزانین ئەو دیوارەکان چی هەیە، دنیا چ باسە. یعنی هەندێکی باشە بۆی بتوانین ئەوەی کە بەدەستمان نهێناوە لەم ڕێگەیەوە دەستی بێنین. کەواتە بابەسێک لە ناوەڕۆکەکەی بە تەواوەتی بکەین. حەزەکەم کەمێک زیاتر باسی ناوەڕۆکی کتێبەکەمان بۆ بکەین، کەمێک بورتر بینەوە لە ناوەڕۆکی کتێبەکە. وەکوتم بەشی یەکەم ژانرە ئەدەبیەکانە، هەم بواری هۆنراوە، بواری چیرۆک، بواری شانۆ، بواری نۆڤلێت، کۆمەڵی سیناریۆ، هەمووی لەوە کۆبەتەوە لەو چوارچێوە. بەشی دووهەمیش بوارەکانی ڕۆژنامە نووسیە، هەم وتارە، هەم ڕێپۆرتاجە، هەم دیدارە، هەم چۆنەڵی گۆشەی ڕۆژنامەکان، هەمووی تیاکو کرێتەوە و ئەم ئیشە جوانی تا دروست بوو. دەستە خۆش بێت. کاتێک کە دەست بە نووسینەکەی زیاتر گرنگی بە چ بەشەک ئەیت؟ زیاتر گرنگی بە چ شتێکی نووسینەکە ئەیت تۆک و خۆک و نووسەرێک؟ سەرەتا وەکو خۆم باسەکەم سەرەتا ناونیشان. زۆر باش. ناونیشان سەرەتای دروستبوونی نووسینەیەکە لای من، بۆی سەرنجی بینە ڕابکێشێت. کە ناونیشانەکە دروست بوو لای من، بەتر کاتی بۆ تەرخانەکەم بۆ نووسینەکە. یعنی ناونیشانەکە سەرچاوەیە بۆ ئەوەی بتوانم بەرنامێکی جوان دابڕێژم بۆ ئەو بیرۆکەی کەلام دروست بووە. زۆر باشەکەواتە کۆڕەکە کەی دەست پێکات و لەکوێ بێت بۆی کە بینەرانی شوێ بیستی بن؟ جێی دەستخۆشیە ڕێکخراوی CDO بە هاوکاری ڕێکخراوی لیانە شتێکی لیانە لەسەر دەستی کاک بەختیار و کاک محەممەد پاکش سوێنیان بۆ دەستنیشانکردن واتە 15 حوتی 2026 لە باخچەی CDO کاتژمێر 5 ئێوارە هاتنیش بۆ هەمووانە و کتێبەکەش وەکو دیاریە بەخشرێتەوە بە
ئازیزانی زۆر باشە کاگەیسف زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونە بە هیوای کاری زۆر جوانتر و باشتر و هیوادارین بە زۆی کتێبێتی کەمان بۆ بڵاوکەیتەوە چاوان پێ بکەوێتەوە زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆی ئازیز بۆ ستافە جوانەکەت بۆ ئەو کەسانەی بە شێوێک لە شێوەکان بە شەیەکیش بێت دەستی هاوکاری بۆ من درێژ کردەوە سپاس بۆ ئەم کاتی کە بۆ من تا ڕەخسان دووبارە خۆش بێ سپاس بۆ شتێک زۆر سپاس بۆ تۆش ئازیزان لەگەڵتان